بەڵام خۆشەویستانمان لە تەوەری دۆمی بەرنامەکەماندا باز لە تونوتیژی ئەلکترۆنی دەکەین زانین تونوتیژی ئەلکترۆنی کامەیە و بە کامە دەوترێت تونوتیژی ئەلکترۆنی و هەروەها لێکەوتەکانی چین و ئەم تونوتیژی کە ڕوو دەدات چ کاریگەریەکی دەبێت لەسەر کۆمەلگا لەسەر تاکەکان و باشترین ڕێگایەک بۆ خۆپارێزی لە تونوتیژی ئەلکترۆنی چییە؟ گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا سەردار لەتیف توێژەری کۆمەڵایەتی. مامۆستا گیان سڵاوی خوات لێبێ، سپاس بۆ ئەم دەرفەتە. سڵاوی خۆی گەورە لە جەناویشتان مامۆستا میار، سڵاو لە خاتونە بەڕێزە، سڵاو لە بیسەرانی بینەرانی کەناڵی پەیام. زۆر سپاس، خۆشحاڵم بۆی کە زۆر سپاس لە شاری هەولێر لەگەڵ ئێوە بەڕێز و خۆشەویستدا. زۆر سپاس مامۆستا گیان. ئەگەر پێمان بڵێیت تونوتیژی ئەلکترۆنی واتای چییە؟ پێناسەیەکمان بۆ بکەیت تونوتیژی ئەلکترۆنی بە کامە دەوترێت؟ لە ڕاستیدا بابەتێکی گرنگ و لە جێگای خۆیەتی کە لە ئێستادا بابەتی مەسەلەی تەکنەلۆژیا سۆشیال میدیا تەواوی ژیانی تاکەکانی داگیر کردووە و ئەگەر باسێک لە بابەتی مەسەلەی تونوتیژی ئەلکترۆنی بکەین هەموو ئەو بڵێن هەڵخەڵەتاندن و فێڵکردنەیە کە ئێستا لە کۆمەلگای کوردی دەبیندرێ بە تایبەتی بابەتی مەسەلەی هەڕەشەکردن ئەگەر تەماشا بکەین لە ئێستادا بابەتی مەسەلەی هەڕەشەکردن لە ڕێگای سۆشیال زۆر باشە باسم لەوەی کرد کە ئێمە لە نێوەندی بابەتی مەسەلەی سۆشیال میدیا کە ئێستا تەواوی ژیانی کۆمەڵایەتی کۆمەلگای کوردی هەموو جیهانی داگیر کردووە. لەو نێوەندەدا دوو جۆر خەڵکمان هەیە، خەڵکێکمان هەیە کە سوود لە سۆشیال میدیا وەردەگرێ وەکو بابەتێکی هەڕەشە ئامێز لە بەرامبەر خەڵکانێک کە بۆ نمونە بابەتی مەسەلەی هۆشیاری تەکنۆلۆژیان کەمەیان ئەوەتەیە وەکو پێویست دەرفەت دەقۆزنەوە بۆی بتوانن خەڵکێک بێنە ژێر کەیفی خۆیان. هەموو ئەو هەڕەشانە و هەموو ئەو بابەتانەی کە بتواندرێیان دەتواندرێت کەسێک تێیدا فێڵ لێ بکرێ هەڵخەڵەتێندرێ یاخود ئەوەتەیە هەڕەشەی لێ بکرێت دەچێتە ناو قالبی تونوتیژی ئەلکترۆنی و ئێمە لە هەرێمی کوردستان بابەت یاسایەکمان هەیە بە ناوی یاسای ساڵی 2008 مارچ ساڵ 2008 کە بە شێوەیەک لە شێوەکان هەموو ڕێکارەکانی تونوتیژی تێدا بڵێن شیکراوەتەوە. زۆر باش مامۆستا، ئەمە خۆش ئاماژت بۆ کرد کە تەکنۆلۆژیا هۆکارەکە بۆ ئەوەی کات تونوتیژی لێ بکەوێتەوە و تاکان ڕوبەڕووی مەترسی ببنەوە. ئایا تا چەندێک تەکنۆلۆژیا و سۆشیال میدیا لەم دوایانەدا هۆکارێکی سەرەکی بۆ ئەوەی کە کێشە و گرفتەکان زیاتر ببێت؟ پرسیارێکی جوانە. لە ڕاستیدا ئێمە بە حکمی توێژەری پیشەی خۆمان کە توێژەری کۆمەڵایەتی لە ناوەندەکانی کارکردن لەگەڵ کەی ساکارەکەین لە ئێستادا ئەوەی کە دەبیندرێت ڕۆژانە ژمارەیەکی زۆری بڵێن کەیسمان هەیە کە زۆربەی کەیسەکان بۆ نمونە بابەتی مەسەلەی هەڕەشەکردنە، بابەتی مەسەلەی براوکردنەوەی ڤیددیۆیە، بابەتی مەسەلەی هەڕەشەکردنی تەکنەلۆژیە. خۆی لە خۆیدا ئەگەر تەماشا بکەین لە کاتێکدا کە تەماشای کۆمەلگای کوردی بکەین بە هەموو ئەو بەرەپێشچوونانێکە هەیە شتێکی ئاساییە، چونکە زانایانی دەروونزانی کۆمەڵایەتی دەڵێن هەر کاتێک ژیان بە ئامرازەکانیەوە بەڕێ پێشەوە بڕات کە مەبەست لە ئامراز ئەوڕۆ تەکنەلۆژیایە کێشە و گرفتی ئاڵۆز دەتەکایەوە. بە واتایی تاک لە کۆمەلگەی سادە و ساکار زیاتر هەست بە ئاسوودەیی دەکات نەک لە کۆمەلگەی جەنجار و قەڵەباڵغ. دیارە دوای ساڵی 2003 و بڵێن کەوتنی ڕژێمی بەعەس و هاتنە ناوەوەی تەکنەلۆژیا و کرانەوەی عێراق و هەرێمی کوردستان بەڕووی دەرەوەدا وای کرد کە ڕۆژ بە ڕۆژ کێشە و گرفتە کۆمەڵاتەکان ڕوو لە زیاد بوون بکەن. لە ئێستاشدا ئەوەی کە وەکو باسم کرد ئێمە دەیبینن لە بابەتی مەسەلەی کەیس و کێشە خێزانیەکان زۆربەی جار یعنی دەگەرێتەوە سەر بابەتی خراپ بەکارهێنانی تەکنەلۆژیا. زۆر باشە مامۆستا، باسی ئەوەت کرد کە کەسانێک هەن هەڕەشە دەکەن لە ڕێگەی سۆشیال میدیا و خۆت لە ڕێگەی تەکنەلۆژیاوە. ئایا ئەم کەسانە تاکە کەسن یاخود دەستە و گروپن کە ئەم کارە ئەنجام دەدەن؟ ئایا هیچ یاسایەکی شەیە کە ڕوبەڕووی ئەم کەسانە بوەستێتەوە؟ ئەوەی کە دەبیندرا تا ئێستا گروپانێک بوون لە دەرەوەی هەرێمی کوردستان لە بابەتی مەسەلەی هەڕەشەکردن لە خەڵکانێک بە تایبەتی خەڵکانێکی دیاری ناو سۆشیال میدیا، خەڵکانێکی بازرگان بۆ نمونە دوای ئەوەی کە لە ڕێگای ڤیددیۆی
ناشرین و ناشایستە و واقعین بڵێن ڕوتەوە خەڵکیشان هەڵدەخەڵەتان دواتر ئەو کەسە دەکەوتە داویان و ئەو کەسە ئیجبار دەکرا بەوەی کە بڕەپارەیەکی زۆر بنێرێ بۆ ئەو کۆمپانیایە ئەو شوێنە ئەو جێگایە اینجا ڤیددیۆکانی ڕەش دەکەنەوە بەڵام وەکو بیندرا ماوەیەک بەر لە ئێستا گروپی وامە لە هەرێمی کوردستانیش هەبوو گروپ ئاشکرا بوون لە ئێستاشدا خەڵکانێک هەن کە بە گروپ ئیشەکەن لە هەمان کاتدا بەڕاستی خەڵکانێک هەن ئیسفادە لەو بارودۆخە ئاکەن کە بە تایبەتی مەسلەی سۆشیال میدیا کە دەتوانن بە ئاسانی کچێک یان کوڕێک بە پێچەوانە بخۆنە ژێر ڕکێفی خۆیان هەرچی بیانەوە لێ بکەن لە ڕاستیدا هەردوو گروپ هەن هەردوو لایەن هەن هەم تاکە کەسین هەم گروپن خۆشبەختانە ئیشکراوە لەوەی کە بتواندرێت کە ئەم بابەتی هەڕەشەی توندوتیژی ئەلکترۆنیە کەم بکرێتەوەی کە دەبیندرێت بەردەوامی بڵێن ئاسایش ژمارە مۆبایلەکانی خۆی بڵاوەکاتەوە کە ئەگەر هەڕەشت لەسەر بوو دەتوانانی ژمارە بە مۆبایلانەوە بکەیت کە بە زووترین کات دەگەینە سەرت لە بنکەکانی پۆلیس دەیان سکاڵا هەیە و ئیجراعات کراوە بەڵام بەڕاستیدا چونکە تاراگەکی زۆر دەتواندرێ وەکو تاکەی شاراوە ئەو کەسە ئیش بکە کار بکە خۆی بەدەر نەخا لەبەر ئەوە کەمکردنەوە یاخود بڵێن نەهێشتنی توندوتیژی ئەلکترۆنی تا ئێستا نەبووەتە واقع و ئەوەی کە هەیە ئەمە وەکو تۆژێری کۆمەڵاتی دەیبینین بەردەوام ڕوو لە زیاد بووندایە زۆر باش مامۆستا چ خانمان چ پیاوان لە ئێستادا هەندێک جار دەیویستی لێن و لێوێ تووشی هەڕەشەی ئەلکترۆنی و تۆڕە کۆمەڵایەتەکان بوونەوە ینی بەدەر نییە پیاوانیش باماشی ئەمە ڕوویدا و لە بەرامبەردا داوای بڕەپارێکی زۆریان کردووە و کۆمەڵەشت ڕوویاوە باشترین ڕێکارێک چییە کە ئەم کەسانە بیگرنەبن لەم کاتانەدا لە ڕاستیدا کاک دانیار بابەتی مەسلەی هەڕەشەی ئەلکترۆنی لە ئێستادا بە تایبەتی لەسەر ئافرەتانمان زۆر بووە بە تایبەتی ئەگەر تەماشا بکەین یعنی ئەگەر تا دوێنێ ئافرەتانی دەرەوە بوون ئەوانەی کە بە کچە مۆدیل و یان ئەوانەی کە خۆیان دەناساند و بە ئاسانی ئەرزی خۆیانەکرد بەڵام لە ئێستادا بەڕاستی بەداخەوە یعنی ئەو بابەتی مەسلەی سۆشیال میدیا کە بۆتە واقعێکی چاولێکەری لە کۆمەلگای کوردی یعنی پێم وایە بەڕاستی یەک لە کاریگەرە خراپەکانی بابەتی مەسلەی سۆشیال میدیا چاولێکەریە کە خەڵکانێکی زۆر کە هیچ گرفتێکیان نەبووە لە ماڵەوە زۆر بە ئاسایش یاون بەڵام بە حکمی چاولێکەریان و تەماشاکردنی خەڵکانێک کە بۆ نمونە لە ڕووی ئازادی و سودوەرگرتن لەو ئازادی کە هەیەە هەموو شتێک دەکەن بەخۆ نمایشکردن بەخۆ عرزکردنی هەموو لە شوجەستەیان وای کردووە کە کچانێکی یعنی لەگەر ئەو پەرێزم ماڵەوە ئافرەت یعنی بۆ نمونە لە خانەوە دێکی تاڕادەک محافیزکار پارێزرا و تووشی ئەو واقعانە بن لەبەر ئەوە زۆر گرنگە کاتێک کە تاکە تووشی هەڕەشەی ئەلکترۆنیە بیکەن بۆ خۆم دەیان کەیسی لەو جۆرەم هەبووە کچان هەڕەشیان لێکراوە بە حکمی ئەوەی کە سەرەتا وێنەیەکی خۆیان ناردراوە دواتر لەوانەیە وێنەیەکی نیمچە ڕوتیان لێنرابی دواتر ئەو کەسێک کە بۆ نمونە چوەکو خۆشەویست خۆی ناساندووە چوەکو ئەوەی کە برادر هاوڕێیە هەڕەشەی زیاترەکە لەسەر ئەو کەسە لەسەر ئەو ئافرەتە لەسەر ئەو کچە بۆیە دەکرێت ئێمە نینە بە تایبەتی کچانمان نێنە ژێڕکێفی هەموو ئەو داواکاریانەی کە بۆ نمونە ئەو کەسانە دەیکەن چکە بەڕاستی کەیسمان هەبووە زۆر دەیان چیرۆکی تراژیدین کە ناکرێ من لێرە باسییان بکەم بە حکمی بڵێن بابەتی مەسلەی نهێنی پارێزی دەیان ئافرەتمان هەبووە کە ئەگەر لە سەرەتادا بیویست بە کەیسەکەی کێشەکەی زۆر ئاسان بوو بەڵام زۆر جارش وا بووە کە بە حکمی لایانی عشائری خۆمان بۆ نمونە کچێک کاتێک کە هەڕەشە دەکەوێتە سەری باوکەکە بە هیچ شێوەیەک قبوڵی نییە براکە بە هیچ شێوەیەک قبوڵی نییە یعنی ناچارە ینی بکەوێتە ژێڕکێفی هەرچی حەز و ئارەزووی کەسی بەرامبەر هەیە ئەگەر بتواندرێ سەرەتا لە خێزانەوە دەست پێ بکرێ بۆ نمونە بابە برایە دایکە پێی بگوترێتن بابە گیان براجان ئەو حاڵەتە لە من ڕوویدایە ئیدی بە نەزانی بیان بە هەر شێوێک لە شێوەکان بی دەتواندرێت کۆنتترۆل بکرێ ئەگەر نابڕاستی بابەتی مەسلەی سۆشیال میدیا من هەمیشە لە ڕێگای سیمیارەکانەوە بە ئافرەتانی خۆمانمان دەڵێم ئێوە شاژنن بەڕاستیەکە ئێوە شاژنی ماڵەکانی خۆتانن بە هیچ شێوەیەک مەکەونە ژێڕکێفی بابەتی مەسلەی
سوشیال میدیا کەسێک بتان کاتە ڕۆبۆت و بەدەستی خۆتانەوە خۆتان بپارێزن چونکە لە ڕاستیدا مامۆستا زانیار من ئەوەی کە معلومات و زانیارم لە بابەتی مەسەلەی تەکنۆلۆژیا هەیە ئێمە خاوەنی هیچ وێنەیەک نین لەناو ئەو مۆبایلێکە هەمانە بۆ نمونە هەموو ئەو دام و دەستگایان هەموو ئەو شوێنانەی کە بابەتی کۆمپانیان دەتوانن بە ئاسانی دەست بەسەر وێنەکە دابگرن و کاتێک دەچیتە شوێنێک بۆ نمونە من هاتوومەتە ناو دەستگای کەناڵی پەیام کاتێک وایفای کەناڵی پەیامەکەم دەتوانرێ ئەو کەسە بە ئاسانی بچێتە ناو مۆبایلەکەی من ئەوە معلوماتی تەکنۆلۆژیە کە لە کەسانی بواری تەکنۆلۆژی وەرم گرتووە بە تەواوەتی کەواتە تو ناکرێت بە هیچ شێوازێک بابەتی مەسەلەی وێنەی خراپ وێنەی ڕوود وێنەی نیمچە ڕوود وێنەی هەر شێوەیەک بێ لە ناو مۆبایلەکەت هەبێ نەک بنێری بۆ خەڵکی دیکە لەبەر ئەوە تکام وایە کە کچان بتوانن جددیتر بن لەو مۆزوعە بانتری وەربگرن یعنی من هەمیشە بەڕاستی وتومە تەنانەت تۆ کە کاتێک هاوسەرێکی خۆشت هەیە نەک کەسێکی نەناسراو بە هیچ شێوازێک کە هاوسەری خۆشت و مێرە وێنەی نەشیاوی هەبێ لەناو مۆبایلەکەی مێرە لە بۆی منێرە چونکە بەڕاستی من لە لیژنەی ئاشتەوایی دەیان کە ئیسمان بینیوە پیا و دوای ساڵانێک دابڕن لە هاوسەرەکەی بەو وێنانە بەو ڤیدیۆیانە هەڕەشەی لە هاوسەرەکەی کردەوە کە تەلاقیشی داوە لێک دابڕاویشن بۆیە حاڵەت یەکەم ئەوەیە بە هیچ نەوعەکی بابەتی مەسەلەی وێنەی ڕوت وێنەی نیمچە ڕوت لە ناو مۆبایلەکانمان نەبی یان وێنێکی ئاسایش بەڕاستیەکەی ئەگەر بکرێت ناو مۆبایلت نەبی حاڵەتی دووەم ئەوەیە کە دایک باوک خێزان ئاگدار بکرێتەوە حاڵەتی سێم ئەوەیە کە دەستگا پەیوەندیدارەکان لە ئێستا دەکە ژمارە مۆبایلەکانیان بڵاو دەکەنەوە دەتوان بە ئاسانی چێشەکە لە بۆ چارەسەر بکەنیان ئەوە تێ لە ڕێگای کەسانی بڵێن ئاشنا بە بابەتی چارەسەرکردنی مەسەلەی تەکنۆلۆژیاکە من بۆ خۆم یەکێکم لەوانەیە کە دەیان کەیسم چارەسەر کردووە حەلم کردووە دوای گفتوگۆ و قسەکردن لەگەڵ لایانی بەرامبەرەوە حتا حاڵەتی بابەتی مەسەلەی ترساندنیش گەشتێت ئەوەی کە مشکلەکە گەورە نەبێت و حەل بێت و چارەسەر بێ زۆر باش مامۆستا سەردار ئەم هەموو کێشە و گرفتانەی کە باست کرد ئەم هەموو لەکەوتانەی کە باست کرد کە لە ڕووی تەکنۆلۆژیا و ڕوبەڕوومان ئەبێتەوە چ کاریگەریەک لەسەر لایەنی دەرونی و عەقڵی تاکان دادەنێت و دوای ئەوەش چ کاریگەریەک لەسەر کۆمەلگا و لایەنی کۆمەڵایەتی دادەنێت پرسیارێکی زۆر جوانە لە ڕاستیدا ئێمە ئەگەر تەماشا بکەین لە ئێستادا وەکو باسم کرد سەرەتاش تەکنۆلۆژیا یان بڵێن سۆشیال میدیا ئامێرە زیرەکەکان ژیانی تەواوی کۆمەڵاتی کۆمەلگای کوردی تاکانی کۆمەڵی کوردی داگیر کردووە بڵێن دەڵێن ئەوە بۆتە واقعێک بە هەمومان ڕۆژانە لە حەدی زیاتر بابەتی مەسەلەی سۆشیال میدیا بەکاربێنین چۆن تەکنۆلۆژیا کاریگەر یان سۆشیال میدیا لە ئێستا دەکەوەی کە باوە کاریگەر دەبێت سەر لایانی عەقڵی دەرونی کۆمەڵاتیمان حاڵەت یەکەم بەڕاستی بابەتی مەسەلەی ئالوودەبوونە یعنی تەماشا بکەین زۆربەی تاکەکانی کۆمەلگا لە ئێستادا لەسەر کار لە کاتی نان خواردن لە کاتی شوفێری لە هەموو بوارەکانی ژیان مۆبایلیان بەدەستەوەیە یعنی ڕەنگە ئەگەر گەنجێک بتەوێتن بۆ چەند سەعاتێک مۆبایلەکەی لێ وەربگری ڕەنگە بگاتە حاڵەتی ئەوەی کە خۆی بکوژێ من کەسم بینیوە بەڕاستەکەی پێم وتووە بەس چەند ڕۆژێک مۆبایل بەکاربێنە بە هیچ ناتوانم یەک ساعت لە خۆمی دوورکەمەوە بابەتی مەسەلەی ئالوودەبوون حاڵەتی یەکەم کە زۆر بۆ نمونە تا ئێمەی داگیر کردووە و ئەو ئالوودەبوونە بەڕاستەکەی ئەگەر لەسەری بەردەوام بێ ڕەنگە ببێتە نەخۆشی و داببڕێ لە هەموو ئیش و کار و بەرهەمەکانی کەم ببێتەوە وا دەکات کە توتوانا و سەرنج و ئاگایت کەم ببێتەوە لە بابەتی مەسەلەی بەکارهێنانی زیاد لە حد مۆبایل و تووشی کارەساتیش بکاتن حاڵەتی دووەم ئەگەر تەماشا بکەین بابەتی مەسەلەی بۆ نمونە هەمومان کە سۆشیال میدیا بەکاردێنین پێمان خۆشە جوانترین وێنەکانی خۆمان لە سۆشیال میدیا بڵاو بکەینەوە کە ئەگەر ئێستا تەماشا بکەین زۆربەی کچانمان تەنانەت گەشتە کوڕانیشمان بابەتی مەسەلەی سناب بەکاردێنن چونکە فلتراتی لەسەرە وا دەکات کە ئەتوو جوانترین و باشترین وێنەی خۆت نیشانی خەڵک دەی ئەوەش جۆرێک لە بێبایاخی خۆت یان جۆرێک لە بابەتی مەسەلەی نیگەران بوون و هەتا حاڵەتی بەڕاستیەکەی خەمۆچی لە دەکەوێتەوە حاڵەتی سێم لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەگەر تەماشا بکەین لە ئێستادا بابەتی مەسەلەی سۆشیال میدیا دەگوترێت ئەگەر جیهانی وەکو گوندێک لێ کردبێتەوە بەڵام ماڵی هەرێکێکمانی وەکو جیهان فەرامۆش و گەورە کردووە چونکە دەبینین لایانی کۆمەڵایەتی یەک خێزان لە ماڵەوە بە حکمی ئەوەی کە هەمویان داک باب خوشک برا
سوشال میدیا بەکاردێنێ موبایل بەکاردێنێ ئامێری زیرەک بەکاردێنێ کەسە لە ژوورەکەی خۆیتی ڕەنگە من خێزان هەبوو بە هەفتە کچەکەی خۆی نەدیت بێ یان کوڕ دایکەی خۆی نەدیت بێ ئەوە واقعی کۆمەلگای کوردیە من کە باسەکەم چکە کەسمان لە جۆرە هەبووە ئەوە لە حاڵەتی کۆمەڵایەتی کە بەڕاستی بەداخەوە کاریگەری زۆر خراپی لەسەر ژیانی کۆمەڵایەتی کۆمەلگای کوردی هەبووە حاڵەتی چوارەم کە زۆر تەئەسیری لەسەر ژیانی هەمومان کردووە درەنگ خەوتنە بەڕاستیەکەی من لە کاتی سیمینارەکانم لە قوتابخانەکان زۆربەی مامۆستاکان گلەیی ئەوە دەکەن کە زۆربەی کاتێک کە بەتایبەتی داوامی بەیانیانن تەواوی ئەو قوتابیانە کە دێنە قوتابخانە خەواڵون هێشتا خەوی بەر نەداون کاتێک لیان دەپرسی لەبەر چ کا خەواڵون تا درنگانی شەو بەتایبەتی 12 شەو مۆبایل بەکاردێنن بابەتی سێم بابەتی دیکە کە زۆر گرنگە بابەتی مەسەلەی گێچەڵ و فێڵکردنە یان بابەتی مەسەلەی فێڵبازیە لەوەی کە بۆ نمونە ئێستا کەسێک کە دەبێتە فێڵکەر فێڵباز هەڵخەڵەتێنەر ڕەنگە بە خۆی مەعلوماتی نەبی لە ڕووی هۆشیاری کۆمەڵایەتی یاساییەوە کە ئەو مۆبایلە کە بەکاری دەهێنێ ڕەنگە گرتنی وێنەیەک بەبێ ئیزنی کەسی بەرامبەر لە ڕووی یاساییەوە تۆ بۆ نمونە وەکو تۆمەتبار و وەکو تاوانبارش دواتر دەربچی لێ بابەتێکی دیکە کە زۆر بەداخەوە بۆتە خراپە لە ژیانی کۆمەڵایەتی کۆمەلگای ئێمە بابەتی مەسەلەی چاولێکەریە یعنی هەموو ئەو بابەتی مەسەلەی ڕەفتاری و ڕەوشتی و بابەتی کۆمەڵاتانی کە بڵاو دەبن لە کۆمەلگا بابەتی مەسەلەی جلومەرگ مۆدل هەمووی لە ڕێگای سۆشیال میدیاوە بڵاو بێتەوە بۆ نمونە ئێستا بەداخەوە دەیان کچە مۆدلیان خەڵکانێک پێیابوون بەناو کچە مۆدل ئەو بابەتانە کە کاتە خۆیان عەرز دەکەن لە سۆشیال میدیا یان پیشەکەیان یان داهاتیان عەرز دەکەن زۆر شتێکی خەیاڵیە لە ڕاستیدا واقعیشە لە کۆمەلگای کوردی کە ئێستا کەسانێک پەیدابوون بە دوای ئەو کچە مۆدلیانەکەون هەرچی پارە هەیە بۆیان دەڕێژن لە کاتێکدا کچێکی بەستە زمانی لە ماڵەوە کە کاتێک کۆلیژی تەواو کردووە دوای چەندی ساڵ خوێندن لە ماڵەوە کەوتووە وا دەکات کە بیر بکاتەوە لەبەرچ ئەو کچە بۆ شێوازەی توانی هەموو شتێک بەدەست بێنێ بەڵام ئەمننا وا دەکات شێوازی چاولەکەری پەیدا بێتەوە چاو لە خەڵکانێک بکاتەوە کە خەڵکێکی نامۆن و خراپن لە کۆمەلگا ماوەسە بۆچی لە کۆمەلگای ئێمەدا زیاتر تاکەکانی ئەم کۆمەلگای ئێمە زیاتر چاویان لەو بابەتانەیە کە کەسێک خۆی هەزەلیە کات کۆمەڵی ڕەفتاری نەشیاوە کات زیاتر بینەری هەیە زیاتر خەڵک حەزی لێیە لایک و کۆمنتی بۆ ئەکا ئەمە بۆچی ئەگەڕێتەوە بە بەراو بە کەسێک کە پەروەردەیەکی خێزانی پەروەردەی مناڵەکانمانەکە کەمتر سێرەکرێت کەمتر گرنگی پێ ئەدرێت لە ڕاستیدا مامۆستا دانیار ئێستا بێتە واقع لە بڕی پەروەردەی خێزان سۆشیال میدیا تاکارمان ئاڕاستە دەکات کە نەدەبوایە وا بووە ئەگەر بێن لایانی پەروەردەیی ئەمە باس لە ژینگەی پێگەیاندنی کۆمەڵایەتی بکەین خێزان دەوری سەرەکی هەیە لە پێگەیاندنی تاکێک یان دروستکردنی تاکێک لە کۆمەلگادا بەڵام لە ڕاستیدا ئایا ئەگەر بپرسم لە ئێستادا خێزان وەکو تەندروست دایک و باوک وەکو بە شێوەیەکی گشتی دەتوانن بپرژێنە سەر ئەوەی کە منداڵەکانی خۆیان گەنجەکانی خۆیان بە شێوەیەکی باش پەروەردە بکەن ئەمن وەکو خۆم وەکو توێژەرش کۆمەڵایەتی بەڕاستی بەداخەوە خێزان لەو سکە لەو قیتارەی کە هەیە لای داوە دایک و باوک بە شێوەیەکی باش ناتوانن ئاراستەی تاکانی خۆیان منداڵەکانی خۆیان بکەن لەبڕی ئەوە سۆشیال میدیا دەبێتە فاکتەرێک بۆ ئەوەی کە ئاراستەی یان پەروەردەی تاکانی کۆمەلگا بکات لە ڕاستیدا من هەمیشە باسەکەم ئەگەر تەماشا بکەین لە منداڵیەوە بە حکمی ئەوەی کە ئێستا منداڵانش بەکاردێنن سۆشیال میدیا منداڵ کائینێکی تەقلید چاولێکەرە هەتا تەمەنێکی بە تەواوەتی عەقلی پێدەگا تەقلید دەکاتەوە چاولێکەرە لەبەر ئەوە یعنی شتی هەزەلی و شتی بێپەیام زووتر دەگاتە ئەو منداڵە وەکو شتێکە کە تەرفیهیە شتێکە کە پێکەنین ناویە و منداڵش کائینش تەقلیدیە تەقلید دەکاتەوە ئەوە حاڵەتی یەکەم بەڕاستی بەداخەوە زۆربەی کات ئەگەر تەماشا بکەین لە ئێستادا خێزان تەنانەت دایک و باوکانیش زۆربەی شێوازی ژیانی خۆیان لەسەر بابەتی مەسەلەی چاولێکەری و تەقلید لە سۆشیال میدیا بەکاردێنن و بەڕاستی حاڵەتێک کە زۆر بڵاو بۆتەوە لە بڕی ئەوەی کە دایکان و باوکان ببنە شێوازێکی باش لە بۆ منداڵەکانیان بەڵکو بگرە بۆنەتە سەبەب لەوەی کە منداڵەکانیان زیاتر سۆشیال میدیا بەکاربێنن بە حکمی ئەوەی کە بۆ خۆشیان لە ماڵەوە دەرەوە بەردەوام سۆشیال میدیا بەکاردێنن
بەڵێ زۆر سپاس دەکەین بۆ مامۆستا سەرجار لەتیف توژێری کۆمەڵاتی کە لەم تەوەرە لەگەڵمانە بووین زۆر سپاس دەکەین بۆ کاتێک کە بەدبەخشین.